أحبتي في الله مسلمان بريزكان خوشويستان ئەگەر بێت و پرسیار هەر یەکە و پرسیارێکی لێ بکەین چ کردەوەیەک خۆشەویستە لای خوای پەروەردگار هەر یەکەمان بە شێوازێک وەڵام دەدەینەوە. لەوایە یەکێکمان بڵێ ڕۆژوگرتن خۆشەویستترین کردەوەیە لای خوای پەروەردگار، ڕەنگە یەکێتر بڵێ نوێژ و تاعەت خۆشەویستترین کردەوەیە لای خوای پەروەردگار، یەکێک بڵێ قورئان خوێندن و ختمی قورئان و ذکر و یادی خوای تەعالا خۆشەویستترین کردەوەیە لای خوای تەعالا. بێگومان ئەمانە هەموو کردەوە چاکەکانن خۆشەویستن لای خوا، بەڵام کردەوەیەک هەیە کە زۆر بەمان بێ ئاگاین لێی کە ئەحەب الأعمال إلى الله، کە خۆشەویستترین کردەوەیە لای خوای پەروەردگار، بەڵام زۆرێکمان ئاگامان لێی نییە. ئەوش تەکف شەڕەکە عن الناس، زەرەرت نەبێ بۆ خەڵکی، زمانت وریای زمانت بیت. ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆز سوپاس و ستایش بۆ خوای تەعالا عیبادەتێ زۆرمان کرد، نوێژ و تاعەت، قیام، تەراویح، قورئان خوێندن، ذکری خوا، نوێژی جەماعات، کردەوەی زۆرمان کرد، سەدەقە و خەیر. بەڵام لەولاوە ئاگاداری زمانمان نییە ئەو زمانە هەموو ئەو کردەوانە تێکەدات، خوای تەعالا هیچت لێ قبوڵ ناکات. ابن القیم ڕەحمەتی خوای گەورەی لێ بێ دەفەرمێ خەڵکی وا هەیە لە ڕۆژی قیامەت حەسەناتی زۆرە کە ئەمثال الجبال، کردەوەکانی هەمووی کەڵک بوونە ماشا الله، وەکو شاخ بەرزەوە بووە، بەڵام دێ وەیەتی یەومە القیامە وەیەجید لیسانەه قد هەدەمەها عەلەیه کولەها. بەهۆی زمانی هەموو ئەو کردەوانی هەمووی بەزایە چوو لە ناو چوو کۆتایی پێهات. بۆیە لە ئاستی خەڵکایە کف شەڕەکە عن الناس، وەک خێرت بۆ خەڵک نییە زەرەرشت بۆ خەڵک نەبێت. ئەبوو دەری غیفاری ڕەزای خوای گەورەی لێ بێت دەفەرمێ هاتمە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پرسیارم کرد، وتم یا رسول الله صلی الله عليه وسلم ئەی الأعمال ئەفضل، چ کردەوەیەک زۆر باشە، چ کردەوەیەک خێرە و خوای تەعالا پێی خۆشە کە من ئەنجامی بدەم و بەردەوام بم لەسەری. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی سەرەتا ئیمان بالله وجهاد في سبيله، إيمان بون بخواي تعالى وجهاد تيكوشان لبينا خواي تعالى. قال وقلت أي الرقاب أفضل، باشترين عبد كمن آزادي كم عبدك؟ فرموي أنفسها عند أهلها وأغلاها ثمنا، فرموي أو كويليك ولا خاونكي زور بنرخة زور جرام بهايا وزور خوشويستا برو أو عبدانا أو كويلانا رزقارك. لباش عند فرموي أبو ذر فرمي يا رسول الله صلى الله عليه وسلم أجر نمتواني أوانا بكم؟ فرموي بيغمري خوا صلى الله عليه وسلم تعين صانعا أو تصنع لأخرق. فرموي أجا كسيك تبيني بإيشة بيكارة كسابتي شينية دستي بقرو برو بكسر إيشك وكسابتي يارمتي بدا أمانش أمكر دوانا خوشويسن لا إخوائي تعالى. أو تصنع لأخرق، كابرا نازاني إيش بكا بلام تور رقايش نيشان دي ورا أم كسابة بكا أم إيش بكا أما بوخود داهاتي شباشي هي. كابرا يان صنعات زانيت بلام سيركي أدواتكي نية، بونمونا كابرا حدادة إمكاني نية ماشيني لحين بسانية وكوسرة ودلير ونازانم شي وشتانا تو بتشو يارماتي بداو أحب الأعمال إلى الله. فرموا يا رسول الله صلى الله عليه وسلم أرأيت إن ضعفت عن بعض العمل، أجر نمت أني أوشكم تشيبكم دابنشم؟ فرمونا كف شرك عن الناس فإنها صدقة منك على نفسك. فرموي أجر هيش اللي دزنايا أو خيرانا، إيمان بالله، جهاد في سبيله، ناتو أني يارمتي خلق بديت، كف أذاك يان شرك عن الناس فإنها صدقة منك عن نفسك.
زەرەرت نەبێ بۆ خەڵک، نە بە زمانت نە بە دەستت. چونکە مسلمانی ڕاستەقینە ئەو مسلمانەیە المسلم من سلم المسلمون من لسانه ويده. پێوەری ئیسلامەتی تەواو براکانم بە نوێژزۆری نییە، بە ڕۆژوزۆری نییە، و بەوانە نییە کە تۆ هەر لە مزگەوتا بیت، بەڵکو پێوەر لە ئیسلامە ئەوەیەکەوە من سلم المسلمون من لسانك ويدك، مسلمانان لە دەست و زمانت سەلامەت بن، کە بە دەستت عەزیەتی خەڵکت نەدا و بە زمانشت عەزیەتی بەرامبەرت نەدا، ئەوە عیبادەتێکە بۆت نووسراوە، لەگەڵ ئەوەشا بۆ خۆت دانیشتویت. تۆ هەر دانیشتویت عەزیەتی خەڵک نادەیت، نە بە زمانت نە بە دەست و ئەفعالت، کەواتە تۆ لە عیبادەتایت. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەمە سەدەقەیەکە، خێرێکە بۆ نەفسی خۆت، بۆ ئەوەی ڕزگارت بێ لە ئاگری دۆزەخ. بەچی؟ بەوەی کەوا عەزیەتی خەڵکی نەدەیت. خوای تەعالی فەرمێ والذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا. لتاوەنە گەورەکانە والله شەو ڕۆژ لە سوژدەیە بی، والله هەموو ڕۆژێ بە ڕۆژوو بیت، بە شەو نوێژ بکەیت، هەموو ڕۆژێ لە ناو مزگەوتە بکەوی، والله زمانت خراپ بێ، لای خوای پەروەردگار قیمەتی باڵە مێشولەیەکت نییە. بە نەسی فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کۆمەڵێ لە ئەصحاب فەرموویان یا رسول الله صلی الله عليه وسلم، ئافرەتێک هەیە ماشەڵڵا نوێژ و تاعەتی زۆر بە ڕۆژوو ئەبێت، پابەندی نوێژە سونەتەکانە و قورئان زۆرە خوێنێ و ذکر و یادی خوای تەعالی زۆرەکە، بەڵام یەک کێشەیەکی هەیە، غير أنها تؤذي جيرانها بلسانها. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هي في النار، وتیو ئافرەتە لە دۆزەخە. کەواتە ئەو هەموو نوێژ و سونەت و ڕۆژوگرتنەی کەوا لە مانگی ڕەمەزان کردمان، ئەگەر بێت و زمانمان بەڕەڵا بکەین، واللهی ئەوە ئیستیفادەی لێ ناکەین. کەواتە ئیستیقامەی تەواو ئەوەیە کە تۆ زمانت بگری. لا يستقيم إيمان عبد حتى يستقيم لسانه. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئیمانی هیچ عەبدێک ڕاست نییە و تەواو نییە و دروست نییە و ڕزگاری نابێت هەتاکو زمانی باش نەبێت. ئەم ئافرەتە بە شەو نوێژەکە، قورئانە خوێنێت، لە عیبادەت و خواپەرستیە و بە ڕۆژش بە ڕۆژووە، پابەندی سونەتە، بەڵام یەک کێشەیەکی هەیە، غير أنها تؤذي جيرانها بلسانها. دراوسێکەی عەزیەتەدا بە زمانی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هي في النار، فەرمی ئەو ئافرەتە لە ئاگری دۆزەخە. دوایی وتیان یا رسول الله ئافرەتێتر هەیە ئەوەنە پابەندی سونەت نییە، نوێژە فەرزەکانی ئەکات و ڕۆژووی فەرزش ئەگرێت، بەڵام پابەندی زۆر سونەت نییە، نوێژی سونەت زۆر ناکا، ڕۆژی سونەت زۆر ناگرێت، ئەوەندە خێرش ناکا بە خوای گەورە، کەمێک خێرەکات، کە خێرش بکات زۆر بە کەمێیکە، بەڵام غير أنها لا تؤذي بلسانها أحدا، بەڵام بە زمانی عەزیەتی کەس نادات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هي في الجنة، فەرمی ئەو ئافرەتە لە بەهەشتایە. ئەوە پێوەرە لە ئیسلامە. زمان براکانم، زمان پارچە گۆشتێکە، بەڵام جەریمەتی گەورەی پێکرێت، جەریمەی گەورەی پێکرێ. پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام يا معشر من آمن بلسانه ولم يفض الإيمان إلى قلبه لا تؤذوا المسلمين ولا تغتابوا المسلمين ولا تتبعوا عوراتهم فمن تتبع عورة أخيه تتبع الله عورته ومن تتبع الله عورته يفضحه ولو في جوف بيته يان رحله. فرموي لسر منبر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قسە بۆ کێ کات؟ خۆ بۆ گاور و جوولەکە ناکات، بۆ مسلمانی کات. ئەی ئەوە کێیەکەوە زمانی خراپە؟ ئەی ئەو خیتابە قورئانیی کە خوای پەروەردگارە فەرمێ وەقولوا للناس حسنا، بە جوانی بدوێن لەگەڵ خەڵکە، عەزیەتی خەڵک مەدەن، جنێو بە خەڵک مەدەن،
غيبتي خلق مكان بهتان بو خلق هالمبستن يا معشر من آمن بلسانه ولم يفضي الإيمان إلى قلبه أيو كساني كوا بزمان إيمان تان هنا بلام إيمان نچوتنا ودلطان واتا صفة إنساني منافقة لقل أويك تاواني قوريا زمانت بر الله بكيت باسي أمو أو بكيت غيبتي مسلمان بكيت بغير ما اكتسبوا ببي أوي بران بركات قناهي شي كرد بيت غلطي شي كرد بيت فرزا بران بركشت غلطي كردبو تاواني كردبو بودنية لعلي برويت بودنية غيبتي بكيت أجر خير تيدا يبرو نصيحتي بك أما بروي جلسي لسر ببستيت كومنتي لسر بنوسي لفيسبوك حياة أبروي بريد والله أو نرجو طاعته عبادتاني كوا أنجام يديد هیچ سودت پێ ناگەنێ و ڕزگارت ناکە لە ڕۆژی قیامەت پرسیار کرا لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چی شتێک خەڵکی زۆر ئەکاتە ئاگری دۆزەخ فەرمووی دوو شت فەرمووی ئەلفەم والفەرج زمان کە زمانت نەگری بەڕەڵای بکەی بەڕاست و چەپی خۆت غیبەتی موسڵمان بکەی بۆهتان بۆ موسڵمان هەڵبەستی و لە عەلەی موسڵمانان بڕۆی ئەوە دووچاری ئاگری دۆزەختەکە والفەرج و تاوانی داوێن پیسی ئەم دوانە بگرە واللهی ڕزگارتە بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ من يضمن لي ما بين لحييه وما بين رجليه أضمن له الجنة هەر کەسێک کەفالەتی دووشتم بۆ بکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زامنە کەفیلتانە دووشت بپارێزن بەهەشتان بۆ مسۆگەرە زمانتان بگرن ما بين لحييه واتا زمانت بگرە واروەها داوێنشت بپارێزە أضمن لك الجنة پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەهەشتت بۆ مسۆگەرە باسی نوێژی نەکرد کە تۆ پابەندی بە نوێژە سونەتەکان لە جەماعەت بەڵێ ئەوە خێرە بەڵام وەڵاهی نوێژی سونەت و طاعەتی سونەت و ڕۆژی سونەت و ئەو هەموو ماندووبوونە بەتایبەت لە مانگی ڕەمەزان بەڵام سێرەکەین زۆر بە ئاسانی زمانمان بەرەڵا کردووە هەموو خێر و حەسەناتەکانمان بۆ خەڵکی ترە ڕوات فەرمووی من تتبع عورة أخيه تتبع الله عورته هەر کەسێ عەزێتی موسڵمان بدات بە زمانی بێت بە فعلی بێت بە کرداری بێت بە قەڵەمی بێت بە پەنجەی بێت بە کۆمنتێک بێت تۆ بچی بەرامبەرەکەت ناشرین بکەیت هەر کەسێ بە دوای عیب و عاری موسڵمان بگەڕێ تتبع الله عورته ببی بە چاودێر و مراقبی خەڵک خوای گەورە ئەبێتە مراقب و چاودێر بەسەرتەوە نالێ بڕۆیت الجزاء من جنس العمل من ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة هەر کەسێ موسڵمانێ ستر کات خوای گەورە سترێکە لە دنیا و لە دواڕۆژ خوای گەورە ستر دەکا بۆیە سەلەف ئەیان فەرموو قەومانێک هەبوون خۆیان عیبیان هەبوو بەڵام چونکە زمانیان گرت باسی خەڵکیان نەکرد خوای گەورەش ستریانی کرد عیبەکانی داپۆشا بەڵام قەومانێک هەبوون عیبیان نەبوو بەڵام چونکە زمانیان خراپ بوو باسی خەڵکیان نەکرد خوای گەورە فەضحیانی کرد خوای گەورە فەضح دەکا یەفضحه ولو في جوف بيته ئەگەر لە ماڵی خۆشت بێ کەسش نەتبینێ واللهی خوای گەورە دەرتەخا بۆ خەڵک فڵانی کوڕی فڵان ماڵ ئەوە نیە ڕێزی لێ بگریت هیچ قەدر و قیمەتی نییە بۆ چونکە زۆر زمانی خراپ بۆ زۆر باسی خەڵکی کردووە فبۆیە ڕەحمەتی خواتان لێ بێت ئاگاداری زمانتان بن ئەو هەموو کار و کردەوەی کەوا کردمانە واللهی ئاگادار نەبین زمانمان هەمووی تێکەدا و لە ناوێ بات داواکەم لە خوای پەروەردگار بەنەوە جوانەکان و صفاتە بەرزەکانی ڕەحممان لێکە و بەختەوری دنیا و قیامەتمان کە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لفرمودەیەکە دەفەرمێ ئەتەدرونە من المفلس فەرمووی ئەی هاوڵە خۆشەویستەکانم ئەزانن مفلس کێیە مفلس لە نەزەری ئێمە و سەحابەش ئەوەیە من لا درهم له ولا متاع ئەو کەسێ لە تیجارەتەکەی زەرەر بکە ئەو کەسەیەکەوە پارەی پێ نامێنێت ئیفلاس دێنێت ئەو کەسەیەکەوە مەتاعشی نامێنێت ها جاری وا هەیە کابرا زۆر دەوڵەمەندە تاجرێ زۆر گەورەیە کە ئیفلاسەکە هەچی دینار و دۆلارەکەیە کۆتایی پێهاتووە